ئەم کاتە باش کاک دیکتۆر. ئەو کاتتان باش سپاس. ئەنجامدانی نیشتاریگەری بەردی گورچیلیا لە ڕێگای کوونکردن گورچی لە ئازیەت دەدات. سلااوتان لێ بەخۆشەویستانی بەڕێز بەخۆی بە لە ڕێگای کوونکردنەوە ڕێگایەکی سەردەمیانەیە ڕێگایەکی زانستیە ڕێگایەکی پێشکەوتووە لە چەند ساڵی لە کۆتایین چەند ساڵی ڕۆیشتوودا ئەم ڕێگا داهێنراوە بە تایبەتی ئەو بەردانێکەوە گەورن بە تایبەتی کەڕق بن بە تایبەتی ژماریان زۆربی ڕێگایەکی زۆر سەرکەوتووە بە شێوەیەکی گشتیش گورچیلە ئەزیەت نادا بەڵام کەمتر لە سەدا چواری گورچیلە بەو دەرزیە بریندار ئەبێ بەو دەرزیە تەنیا بەو دەرزیە یعنی زۆر زار چارە خوازواتی ئاگاکە بەشێکی گورچیلە لێ ئەکرێتەوە کوونە بێ دوای ئەبێ شوێنەکەش بدروێتەوە نە بەشەکەی لێ دەکەینەوە نە پێویست بەدروونەوەی گورچیلەکەی لەبەرەوەی بەس بەو دەرزیە بریندار ئەبێ دوای شوێنی ئەو دەرزیە تەوسیعەکەین بە جیهازی تایبەت لەبەر یەکی دەبین چۆن پەردەیەک لە ماڵەوە ئەکرێتەوە هەتاوەکو ئیشی خۆتەکەی ئەو بۆڕی لە ناودا ئەنین دوای لە ڕێگای ئەو نازۆرەوە بەردەکە ئەشکێنی بە جیهاز لێزەری و پارچەکانیش دەرەهێنین بەدڵنیاییەوە ئەزیەتێکی وانە کە شانی باز بێ و ئینشاءالله ئێستا سارە خوازێکمان بەردەستدای ئەم نەسەرگەری بۆ ئەنجام بدەین. خۆشەویستان سوپاس بۆخوای گەورە نەشتەرگەریەکە لە کۆتایی بە سەرکەوتووی ئەنجامماندا سەیریکەن ئەوە ئەش عەملەوەنەکەی کە بۆ مانگر بە دەرزی ئەو دەرزیەکە باسمان کرد وتمان گورچی لە کوونەکە ئەلێرە چوینە ژوورەوە و غورفەکەمان تەوسیع کرد ئەوەش بەردەکەیە تقریبان قەبارەی نزیکەی 17 ملیم بوو لەبەروی حالبەکەی لە کۆتاییەکەی تەسک بوو ئێمە ناچار بووین کەوا کوونی بکەین و شوێنەکەمان تەوسیع کرد و بەردەکەشمان کرد چەند پارچەیەک و پارچەکانیشمان سەحب کرد لە کۆتاییەکەش ئەشعەیەکی بۆ دەکەینەوە لۆی دڵنیابین کەوا هیچ بەری تێدا نەماوە ئەو سۆندێش دادنین هەتاوەکو ئەو برینەی کە لە گورچیلەکە دروست بووە بێتەوە سەرێباری سروشتی خۆی و بۆڕیکەش بگەرتەوە باری سروشتی خۆی و لە داهاتووشدا هیچ کێشەیەک بۆ گورچیلە دروست نەبێ. زۆر سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای لە ساغی و تەندروستی بۆ هەموو لایەک زۆر سپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی